ڕۆژی چیمیابارانی بالیسان بە ڕۆژی ژینگەی کوردستان وەڵام درایەوە. ئەمڕۆ ساڵیادی ئەم بۆنە خەمناکەیە. لە سلێمانی شەقامێک هەیە پڕ چاڵ و چۆڵە، هاوڵاتیان بە ناچاری بە بەتانی چاڵەکانیان پڕ کردوتەوە. پێتانەڵێم ئەو شەقامە لەکوێیە. سڵاوتان لێبێت. لە 16 نیسانی ساڵی 1970 ڕژێمی بە ئەسوبیستی بە چیمیابارانی بالیسان و شێخۆسانان سیەکانی نیشتیمان پڕ بکات لە ژەهر. بەڵام ئەم ڕێکەوتە بۆ تا ڕۆژی ژینگەی کوردستان. ئێستا تۆڵەی ئەو خاکە سوتاوە بە سەوزایی یەکرێتەوە. ڕێژەی سەوزایی کوردستان گەیشتۆتە 120 و هەنگاوەکان بەردەوامن. پرۆژە نیشتیمانیەکان وەک پرۆژەی ڕووناچی بێدەنگکردنی 3689 مۆلیدا ئاسمانی کوردستانیان لە 690,000 تۆن گازی دوانە ئۆکسیدی کاربۆن پاراستووە. ئەوە تا بەعز کۆتایی هاتوو بوو بە مێژوو. بەڵام کوردستان با ژینگەیەکی پاک و بێگەردەوە چیرۆکی ژیانەوە بۆنەوەکانی دوا ڕۆژ دەجێڕێتەوە. دوو پشک ئەو زیندەوەرەی وەکو دێوەزمەی ترس ئەبیندرێت ئەمڕۆ لە هەولێر بۆتە هەوێنی خۆلیایەکی گرانبەها. لە سووسی دوکانێکی زیندەوەرە دەگمەنەکان دوو پشکێکی ڕەشی ئەمریکی با کێشی 100 گرام هەیە. کاسێ ئەوەندەی دوو پشکە خۆماڵیەکان قورسە. نرخەکەشی بە 700 دلار مامەڵەی پێوە کرێت. ئەم شاخەوانە ڕەشپۆشە ئێستا بۆتە ئەستێرەی کلیپی هونەرمەندان و جێی سەرنجی ئارەزوومەندانی ئاژەڵ و زیندەوەرەکان. هەر بۆیە خواستێکی زۆری لەسەرە. نهێنی پشت ئەو نرخەی کە بۆی دانراوەواتە 700 دلار جگە لە ڕنگ و قەبارەکەی ژەهرا بکوژەکەیەتی کە بەوتەی ئەحمەد مۆفەق کە خاوەنی دوکانی ئاژەڵ و زیندەوەرە دەگمەنەکانە نرخی 1 لیتر ژەهرەکەی تا 10 ملیۆن دلار ڕوات. سەرچنارە جوان و دڵڕفێنەکەی سلێمانی هەرچی جوانیە هەڵی گرتووە بۆ خۆی بە تایبەتیش لە مۆرزەدا. بەڵام چاڵ و چۆڵی شەقامەکانی جوانیەکانی لێ تێکداوە و خەڵکی گەڕەکەکە و گەشتیارانیشی بێزار کردووە. لە چەند شوێنێک و لە ناوەڕاستی شەقامەکە چاڵی وای تێدایە زەلام تێیداون دەبێت. بۆیە دوکانداران و کاسبکارانی ئەو گەڕەکە بە ناچاری بۆ خۆیان لە بری قێرتاوکردن بەتانی و پەڕۆیان لە چاڵەکان داناوە. هەندێکیشیان بە چیمەنتۆ و خشت پینە کردووە. خەڵکی گەڕەکەکە دەڵێن کاتێک باران ئەبارێت چاڵەکان پڕ دەبن لە ئاو. ئەو پەڕۆ و بەتانیانەمان تێکردوون بۆ ئەوەی ئەگەر سیارە لێیدا ئاو بە سەر و چاومان نەکەوێت. ئەوان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکانەکەن لە خەمی کێشەکەیان دابن و لەو وەزع ڕزگاریان بکەن. وردە بەرە وەرزی گەرما ئەچین و بەهاری کوردستانیش لە لووتکەی جوانی و سەوزایی خۆیدایە. کەشەکە لەبارە سبەی هەینیش ماڵی گەشت و سەیرانە. بەپێی پێشبینیەکانی کەشناسی سبەینێ هیچ خەبەرێک لە باوبۆراندا نییە. کەشەکە تەواو بەهاری و دڵگیر دەبێت و پلەی گەرماش کەمێک بەرزە بێتەوە. بۆیە ئەوانەی بەنیازی سەفران خۆتان ئامادە بکەن و سبەینێ کاتێکی خۆش بۆ خۆتان بەسەر بەرن. سبەی هەینی ڕۆژی ژوانی خەڵکە لەگەڵ سروشت، کاتێکی پڕ لە ئارامی و خۆشی لە ژینگەی کوردستان و بۆنی گوڵ و گوڵزار لەگەڵ ئازیزانتان بخۆڵخێنن. بەڵام لە یادیشتان نەچێت پاشماوەکانی خۆتان کۆبکەنەوە و لەگەڵ خۆتان بیگەڕێننەوە. ئەم ساڵ بڕیار دراوە کە گەشتی حەجکردن تەنیا لە ڕێگەی وشکانی بێت. ئەمە بڕیارێکە لەلایەن حەج و عومرەی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ حەج و عومرەی عێراق دراوە. ئەویش بۆ سەلامەتی گیانی ئەو کەسانەیە کە ویستی حەجکردنیان هەیە. دیارە پێشتر ژمارەیەک حاجی کە ئەوانەی بەنیازی حەجکردنن مامەڵی ئەویان کردووە کە لە ڕێگەی ئاسمانیەوە بچن. بەڵام دیارە بەهۆی ئەو جەنگەی کە ئێستا لە ناوچەکە لە ئارادایە پێیان باش بووکە هیچ گەشتێک لە ڕێی ئاسمانەوە بە وڵاتی سعودیا نەکرێت، بەڵکو ڕێگە سەلامەتەکە هەڵبژێرن کە ئەویش ڕێگەی وشکانیە. ئیتر ئەو بڕیارە دراوە کە بۆ حەجی ئەمساڵ تەنیا ڕێگەی وشکانی بەکار بهێنرێت. لەبارەی ئەو حاجیانەش کە پێشتر خەرجیان کردووە کە بە گەشتی ئاسمانی سەفەر بکەن، هەردوو بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێم و لەگەڵ حەج و عومرەی عێراق کار لەسەر ئەوەکەن کە بە جۆرێک لە جۆرەکان قەرەبووی ئەو حاجیانە بکەنەوە کە پێشتر ئەو مامەڵەیان کردووە بۆ ئەوەی زەرەرمەند نەبن. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن، کاتیش خۆش بۆ هەموو لایەکتان.